هێرشە درۆنی موشکەکانی ئەم دوایانەی ئێران و گروپە هاوپەیمانەکانی لە عێراق بۆ سەرهەرێمی کوردستان جارێکی دیکە پرسی پاراستنی کوردی لای زۆرێک هێناوتە بەرباس و دەڵێن نابێت کورد هەروە بێ پشتوپە نابێت. لە دوای هێرشەکانی مانگیەکی ئەم ساڵ کە کرانە سەر کورد لە سووریا دوو سیناتۆری ئەمریکایی پرۆژە یاسایەکیان بەناوی یاسای پاراستنی کورد ئامادە کرد، بەڵام پاش هەوڵەکانی حکوومەتی ئەمریکا و ڕاگررتنی هێرشەکان پێدەچێت کارکردن لە سەر پرۆژەکە ڕاگیرابێت. خۆی وتەیەکێ لە ناو کورداڵێ جگە لە خواوچیەکان کورد هیچ پشتوپەنایەکی دیکەی نییە. ئێمە لە بیرمان لە ساڵی 1991 پاش دەرچوونی بڕیاری 688 ئەم پەناگەیە کە لە کوردستانی عێراق دروست بوو بووە بۆ داینەمۆیەک بۆ جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد. ئەرکی ئەمریکا وڵاتە زلهێزەکان ناوچەکە ئەوەیە کە بتوانن ئەم جگەلەوەی ئەم قوارەی ئێمە زیاتر و زیاتر پارێزگاری لێ بکەن. دەرچوونی یاسایەکی پاراستن چی لەلایەن ئەنجومەنی ئاسایش بێ یا لەلایەن کۆنگرسی ئەمریکا بێت بەتابەت وڵاتە زلهێزەکان کە لەم ناوچەیە حکومڕان بۆ پێشتر بریتانیا و ئەمریکا. لە ئێستادا ئەگەر هەیە ڕژێمی ئێران ملکەتی مەرجەکانی ئەمریکا ببێت بۆ ڕاگررتنی شەڕ و بەڕێکەوتنێک رازی بێت، بەڵام خەڵکێکی زۆر لەم هەرێمە نیگەران و دەترسن ئەو هەڕەشانەی لەلایەن گروپەکانی سەر بە ئێرانەوە لە هەرێم دەکرێن ببنە ڕاستی. نیگەرانەکان کوردی شارەکانی دیکەی دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە. کوردانی کەرکووکیش خوازیارن یاسایەکی لەو جۆرە بۆ پاراستنی کورد دەربچێت و چیتر لە شاری باو با پیرانیان جارێکی دیکە سەرکوت و دەربەدەر نەکرێن. ئێستا ئابینین کە ناوچەکە کەوتۆتە ناوتەنگەژەیەکی سیاسی شەڕێکی جیهانیەوە، بەڵام سنوورەکانیان بڕێ و هاتوونە دەست بۆ کوردستانە بن مافی کورد پێشێلەکەن کە بە هیچ شێوەیەک پەیوەندی بەو شەڕێکە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێرانەوە هەیە هیچ پەیوەندیەکی پێوە نیە، بەڵام ئەبینی لە کوردستان شەهید دەدرێت، سنوورەکان ئەبڕێت و کورد بۆتە قوربانی دووبارە لێرەیە. لەگەڵ ئەوەشە کە ئەمریکا خۆی بە دۆستی کورد ئەزانێ پێویستە ئەم دۆستی کورد بوونە بەڕاستی بێنێتەکایەوە ببێتە فریادڕستێکی جدی کورد پرۆژە یاسایەک یاخۆ یاسایە بێنێتەکایەوە کە چیدی حەق و مافی کورد نەخورێت. کورد هیچ کاتێک مەترسی نەبووە بۆ سەر هیچ وڵاتێک وە بۆ سەر هیچ قوارەیەک وە بۆ سەر هیچ گەلێک وە دەستدرێژی نەکردوتە سەر هیچ وڵاتێک وە نیشتیمانی هیچ کەسێکی داگیر نەکردووە، تەنها خۆی هەمیشە نیشتیمانی داگیر کراوە هێرشی کراوەتە سەر. لەم قۆناغەدا پێویستە بەڕاستی ئەمریکا و هاوپەیمانەکانی کە خۆیان بە دۆستی کورد دەزانن بەکرداری بیسەلمێنن کە دۆستی کوردن و بە جۆرێک لە جۆرەکان بەرگری بکەن لە ئاسمانی هەرێمی کوردستان و لە زەوی هەرێمی کوردستان. هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندەنی گەران لەو هێرشە بەردەوامانەی کە هەر جارە و بابیانوێک دەکرێنە سەر خاکی هەرێم و قوربانی لێ دەکەوێتەوە. دەهێندەش نیگەران لەوەی تا ئێستا ژیانی کورد پارێزراو نییە و کەس نییە بیان پارێزێت، بۆیە داوا دەکەن ئەمریکا یاسایەک دەربکات بۆ پارێزگاریکردن لیان. دیار جەمال دەنگی ئەمریکا.